لە ڕۆژهەڵاتی کوردستان هەموو 12 کاتژمێرێک خۆپیشاندەرێک دەکوژرێت. خۆپیشاندان و ناڕەزایەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ مەرگی ژینە ئەمینی 9 ڕۆژی تەواو کردووە و پێدەنێتە ڕۆژی دێمەوە. ئەو 9 ڕۆژە خوێنی تێکەوتووە، خۆپیشاندەر بریندار بووە، سەدانی دیکەش دەستگیر کراون. ڕێکخراوی مافی مرۆڤی هەنگاو کە پێشێلکاریەکانی مافەکانی مرۆڤ لە ڕۆژهەڵاتی کوردستان تۆمار دەکات، ئامارێکی وردی لەبارەی خۆپیشاندانەکان بڵاو کردوێتەوە. هەنگاو دەڵێت لەو 9 ڕۆژەدا 18 خۆپیشاندار بە تەقەی هێزە چەکدارەکانی ئێران کوژراون، واتە 12 کاتژمێر جارێک خۆپیشاندەرێک کوژراوە. لەو 9 ڕۆژەدا ڕێکخراوی هەنگاو برینداربوونی 898 خۆپیشاندەری تۆمار کردووە، جگە لە دەستگیرکردنی زیاتر لە 1000 کەس کە ناسنامەی 300 کەسیان لەلای ڕێکخراوی هەنگاو تۆمار کراوە. لەو 300 کەسەش 44یان ژنن، 19 کەسەکەی دیکەش مێرد منداڵن. زۆرترین ئاماری کوشتن لە شاری شنۆ بووە، 4 خۆپیشاندەر کوژراون. زۆرترین برینداریش لە شاری سنە بووە، 136 خۆپیشاندەر بریندار بوون. ئامارەکان لەسەر نەخشە چۆن دەردەکەون؟